والله یەکێک لە هەڵوەسەکان کە ڕزای خوای پەروەردگاری لێ بێ ئەبوو بەکر کاتێک دەبێ بە خەلیفە دانانیشێت هەروەکو چۆن کەسێک کە محاوەلەی ئەو کە خێرا دەستی بگاتە دەسەڵات و کورسیەکەی بۆ ئەوەی یەکەم کەس خۆی تێرکات دواتر دەوروبەر و کەس و کارەکەی خۆی تێرکات و هەتاوەکو خەڵکی تەعینی خۆی لێ پێشەوە بێ خەڵکی کە ئیهمالکە نەخێر ئەبوو بەکر ڕزای خوای پەروەردگاری لێ بێت کە مادام ئیمانی لە چڵەپۆپەیە و دەفەرمێت ئیمانی هەموو ئومەت بەلایەک و ئیمانی ئەبوو بەکر بەلایەک دەبێت لە هەموو ئیشەکانی ژیانیشیدا سەرمەشق و پێشەوا بێت کاتێک کە دەبێت بە سەرکردا حەقی خۆیەتی یعنی سەیری ژیانی ئەو پێشەوایانەکەن ئەوانەی کە دەبن بە سەرکردا کە چاوی لەوە نییە مەعاشێکی بۆ ببڕێتەوە بەڵکو چاوی لەوەیە کە بچێتەوە سەر ئیشی پێشووی خۆی کە یەکەم ڕۆژی خەلافەتێتی بۆتە خەلیفە بۆتە جێنشینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام دەفەرمێت لە ڕێگا عومەری کوڕی خەتاب ڕزای خوای پەروەردگاری لێ بێت و ئەبوو عوبەیدەی جەڕاح پێی دەگەن قماش لەسەر شانێتی و دەچێتە ناو بازار یا بڵێن ئەوە خۆی کۆکردوتەوە خۆی ئامادە کرد و چێتە ناو بازار بۆ معاملە و تیجارەتی هەروەکو جاران کە بەوە مەشهور بوو ئەبوو بەکر ڕزای خوای گەورە لێ بێت تیجارەتی کردووە ئیشی کردووە دانەنیشتووە و چاوی لە دەستی خەڵکەوە نەبووە چێ بێ یارمەتێکی بدا و یان دەستپان کاتەوە لەبەر خەڵک بەڵکو بە ماندووبوونی خۆی ئیشی کردووە بۆیە سیر دەکەن ئەوە ئەبوو بەکر ڕزای خوای گەورە لێ بێ خەلیفەیە و دەچێتە بازار بۆ ئیشکردن دەڵێن بۆ کوێ دەچی تۆ خەلیفەی ئیش و کاروباری موسڵمانان لەسەر شانی تۆیە ئەی دەفەرمێدی ماڵ و منداڵەکەم ئەی نابێت خەمی ئەوانیشم بێت گوتیان جا ئەگەر تۆ ئاوا بکەی ئەی کاروباری موسڵمانان چی لێ بکەین تۆ مەشغوڵ دەبی بەلایەکەوە لە معاملە و لەلایەکشەوە کاروباری موسڵمان دی سەرشانی تۆ بۆیە ئەگەر تۆ بڕیار بدەی بچیتەوە دابنیشیت ئەوە هەموو ڕۆژێک ژیانی تۆ بەشی پێویستی تۆ لەسەر ئێمە ئیمام عومەری کوڕی خەتاب ڕزای خوای گەورەی لێ بێت لەگەڵ ئەبوو عوبەیدەی جەڕاح گوتیان بەشی ژیانی تۆ مەئونەت و ژیانی تۆ ڕۆژانەی ژیانی تۆ تاوەکو تۆ خەلیفە بی نەک بڵێن خانە نشینت کەین و ئەو کاتەش هەر بەردەوام ئەو پارەت بۆ بێت بەشێک لە پێویستیەکانت لەسەر ئێمە بێت ئێمە جا حەیوانێکت پێ دەدەین یان بەشێک لە پێویستیەکانی ژیانت بۆ دابین دەکەین بەڵام تۆ ئیشە سەرەکیەکەی تۆ کە ڕەعیەت و ئەو هەموو خەڵکە چاوی لە تۆیە تۆ پێشەوایانی ئاگات لە ئەوان بێت بۆیە لە ناویاندا بە بۆیە خەریکی بەڕێکردنی ئیشی ڕۆژانەی خەڵک بە بەو شێوەیە ئەوە گەورەی ئەبوو بەکر ڕزای خوای پەروەردگاری لێ بێت کە باسی ئەوە ناکا کە تەماعی ئەوەی هەبێ خێرا 1000 دینار بۆ خۆی دابنێتەوە بۆتە خەلیفە دەبێت مەعاشەکەی خۆی جارە جیا کاتەوە محاولە و کاکوڕەکەی پۆستێکی بداتێ و کوڕەزاکەی و برازاکەی کێ ئەوانە ببن بەسەرکردەوە بەدەسەڵاتدار لەناو ڕەعیەتەکەیدا